ئەم پیاوە ئەچەنێن خاوەنی پێداویستی تایبەتە بەڵام بە حکمی ئەوەی کە چاکەی چایەکە لە هەموو حەوزەی شارەزور و لە هەموو ئیتر هەر کەسێ لە منتیقەی بۆ نمونە ئەم زۆنی سەوزا چایەکە تاکە یعنی چاکەی زۆر خۆشە پاک و تەمیزە کەسێکی تا بڵێ لەسەر خۆیە هەیە منە دەنگە دەنگ و ئەمانەی نییە لەگەڵ کەسا کەسێکی لەسەر خۆی و چاکەیشی زۆر زۆر بەتامە بەڕاستی کەسیش منەی ئەو چا نازانێ خۆی نەبێ ئێتر خوای گەورە ئەو بەهرەی پێداوە بۆ نمونە نابیسی کرۆ بەڵام ئەوەی پێداوە کە ئەم سنعاتەیە کەس ناتوانێت بۆ ئەو چای ئەو دەردا نا هەموو کەسێ پیاوە پیرەکان بە تایبەتی هەر ڕۆژێ ئەم پیاوە ئەم چاخانە نەبێ ئەم بازارڕە وەکو چۆڵ وایە ئەم بازارەوە وا بزانە داخراوە گەنجە پیاوی پیریە یعنی خەڵکی ئەم لاولایە هەر کەسێ چای ئەم پیاوەی خواردێ بۆ تەنیاجارێ دووبارەیە تۆ لێرە چاقەیە خواجا یەک شتیشیە ئەم پیاوە بۆ نمونە تۆ یەکەم جارتەیە چا ئەخۆی ئەڵەی تاڵە خۆم دوای دوو مانگتر بێرەوە ئیتر ناڵی تاڵە خۆم خۆی یەکسەر ئەزانێت چایەکی تاڵی بۆ دانێ ئەڵێ هەموو کەسێ بۆێرە چاقەی خۆشە هەموو کەسێ لێرە چاوە ئەلێ لە ڕووی پاک و تەمیزیوە زۆر بێکێشێ ڕۆژانە ڕۆژی 4 جار ئەم نا 5 جار ئەیشوە ئەم پیاڵاوینە کە تۆ چایتیا خۆی بە فاس و بە تایتە و بە ئاوی گەرم جوان ئەیشوە لە ڕووی پاک و تەمیزی و ئینکاری لێ ناکرێت کە کەسێکی حتا بڵێ پاک و تەمیزە ئاسیدا ئەگەر سێرکی لێرە لەم شارە تقریبان ئەگەر پیاسەی پێ بنەوە بازاڕە چەند چایخانەیەکی زۆری بەڵام لە هەمیان گرنگتر ئەوەیە کە چایخانەیەکی مەلی خەڵکێکی زۆر ڕووی دیێت ئاوی ژۆکارەکەی ئەوەیە بۆ خۆی تا ڕادەی زۆر زۆر لە ئیشەکەی خۆیان چتیە زۆر بەباشی و پاکتەمیسی ئیشەکەی خۆیەکە ئەگەر تەماشای نانیشانەکە بکەیت چایخانەیەکی مەلیکە بەڵام خۆی ناوی تەهایە ئەگەر لەم بازاڕە پرسیارکەی بڵێ نانیشانی ئێرە بدەنێ ناڵێن چایخانەیەکی مەلی کە ساعتی خۆی ئەوە کاریگەری لەسەر چایخانەکە هەیە یا ئەڵێ وەرە بۆ چایخانەکەی کەڕە یا ئەڵێ وەرە بۆ چایخانەکەی تەها ناوی چایخانەکە نابە بە حکمەوەی خۆی ئەوەنە جدێ لە ئیشەکەیەوەنە بە حەز و ئیشەکە دەربەو نمونە ئەگەر تۆ بێ چایەکی تاڵ یا دیش بخۆی لێرە جاری دواتر بێ پێی مەڵێ خۆی ئاگادارە منە بە تەرکیز و ئیشەکە لەبەرەوە هەوکارێکی زۆر بۆ ئەوەی هەم پاک و تەمیز و هەم زۆر گرنگی بۆ مشتریەکان والله من لم يرجعوا فداني أم شيخانيكم إذا أنكر دراوسيش معنا تقريبا نزيدين فالينا سم لو في الساعة ويسا كان يقول جاك الدكتور لو في سوبر ويسا تروح بره ولا دوا دكتور كان يقول هي شايكي بتاعهم بلا تجي لا ممكن يخلوا كاتم شيخانة يرجع فداني أم شيخانة كي وجاي يوم يوم شوارع مشيتوا وأنا شيخاني شو تفضل